سڵاتانە بێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. جێگیرکردنی هێزێکی زۆری نظامی لە مەیانە قوڵی سنا، پڵۆمکردنی چەندین یەکەی سنفی لە شاری سنا، گواستنەوەی بەردەوامی چەک و چۆڵ بۆ ناوچە جیاوازەکانی کوردستان و ئێران، لە ناوبردنی ژینگەی کوردستان لەلایەن دوژمنانی سروشت، خەباتی بەردەوامی ژنانی بەرابەری تەڵەبی ئێران دژ بە حجابی ئەجباری، کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری و تەمین اجتماعی لە ئەهواز و ئەجامەی مانگرتنی بەندکراوانی چەند زیندان دژ بە سزای ئاعدام. درێژە هەواڵەکان. جێگیرکردنی هێزێکی زۆری نظامی لە مەیانە قوڵی سنا. بەپێی هەواڵی گەیشت و هێزانیەکان دەستیان با لێپرسینەوە و دەست بەسەرکرانی ژمارێک لە هاوڵاتیان کردووە و هاوکات ژمارێک لە مەمورانی ڕژیم با جلوبەرگی یاسایەوە وێنە و ڤیدۆیان لە خەڵک تۆمار کردووە. سەرچاوەکانی هەواڵ ڕایان گەیاندووەکە ڕۆژی دووشەمە ژنێکی لاو لەلایەن هێزەمنیەکانەوە بە بیانووی لە بەرچاو نەگرتنی یاسای حەجابی زۆرەم لێ دەست بەسەرکراوە و هاوڵاتێکی پیاویشکە ناڕزایەتی خۆی سەبارەت بۆ ڕۆتە دەربڕیوە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. شایانی باسەکان ناسنامەی ئەو دوو کەسە تا ئێستا ئاشکرا نەکراوە. پەڵۆمکردنی چەندین یەکەی سنفی لە شاری سنا. ڕۆژی سێشەممە 28 خاکەلێوە بەلانی کەم 20 یەکەی سنفی لەلایەن ئێزارە ئەماکنەوە لە شاری سنا پۆڵۆم کرا. یەکێک لەو دوکانانەی پۆڵۆمکراوە کتێبفرۆشی ژیرای سەر بە ژینا مۆدە ڕێزگورجی چالاکی سیاسی و مافی ژنانەکە ڕۆژی دووشەممە هۆشداری پۆڵۆمپیان پێدا بوو. بە وتێ هاوڵاتیان بەلانی کەم 20 یەکەی سنفی دیکە لە شەقامە جۆراوجۆرەکانی شاری سنا بە بیانی و ڕەشاونەکردنی یاسای حەجابی زۆرەم لێ داخراون. شایانی باسەکە ژینا مۆدە ڕێزگۆرجی لە ڕەوتی شۆڕشی ژینا دووجار لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و پاش ماوەیەک بەداننی وەسێقا ئازاد کرا. گواستنەوەی بەردەوامی چەک و چۆڵ بۆ ناوچە جیاوازەکانی کوردستان و ئێران. بە پێ و وێنە و ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی چەک و چۆڵیان بۆ ناوچە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکەی ئێران گواستوەتەوە. بە وتەی هاونیشتمانیان سوپای پاسدارانی ڕژیم لە ترسی وەڵامدانەوەی ئیسرائیل سیستمی بەرگری S300 S200 و باوەڕی 372 بۆ پاراستنی بنکە موشەکی و پەهبادیەکانی گواستوەتەوە. هەروەها سیستمی بەرگری پێشکەوتووی لە دەوروبەری ناوەندە ئەتۆمیەکانی جێگیر کردووە و لە هەندێک ناوچەژ وەکو شاری نەغەدا سیستمی موشەکی و پەهبادی داناوە. لە ناوبردنی ژینگەی کوردستان لەلایەن دوژمنانی سروشت. بە پێی راپۆرتی ڕێکخراوی ژینگە پارێزی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان دارستانەکانی چەند ناوچە لە شاری مەریوان لەلایەن دوژمنانی ژینگەوە لە ناوبراوە. بە پێی ڤیدۆ بڵاوکراوەکان لەلایەن ئەنجومەنی سەوزی چیای مەریوانەوە کەسانی بەرژەوەندی خواز دەستیان کردووە بە کێڵان و داگیرکردنی لە وەرگەکانی نێوان سێگوندی کانیسانان و دەرەتفێ و سێفی خوار و لە مەریوان. لەو کورتە ڤیدۆیەدا دەردەکەوێت کە بەشێک لە جاوێنی شاخ و دارستانەکانی ئەو ناوچەیە بە مەبەستی داگیرکردن و کران بە مڵکی شەخسی کێڵدراوە. سەپاندنی سزای بەندکران بەسەر ئەمجەد ساڵحزادە لە شاری سەقەز. لەم دوایەنەدا ئەمجەد ساڵحزادە هاوڵاتی تەمەن 38 ساڵی خەڵکی شاری سەقەز لەلایەن لەقیەکی دادگای انقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی جەواد مستەفایی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە نیزام سزای 3 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. پێشبەستن بە یاسای کەمکردنەوەی سزاکان دادگای انقلابی سەقەز سزای ئەمجەد ساڵحزادەی بۆ جەریمەی ماڵی 160 ملیۆن تمان گۆڕیوە. ئەمجەد ساڵحزادە لە ڕێکەوتی 26 خاکەلێوەی 1402 دوای بانکران بۆ ئیدارەی ئیسلاحاتی سەقەز دەست بەسەر و ڕۆژێک دواتر بە نانانی بارمتە و بە شێوەیە کاتی ئازادکرا. دانیشتنی پێداچوونەوە بە تۆمەتەکانی ئەو هاوڵاتیە سەرەتاکانی مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوو بەڕێوەچوو. خەباتی بەردەوامی ژنانی بەرابەری تەڵەبی ئێران دژ بە حەجابی ئەجباری. بە پێ و وێنانەی بەدەستمان گەیشتووە ژنانی ئازا و بوێری شارە جۆراوجۆرەکانی ئێران وی ڕێ هەڕەشە و گوشەری ناوەندەمیەتیەکان درێژە بە خەباتی خۆیان
دژ بە حەجابی ئەجباریەدەن. پاژەوەی گەشتی ئەرشادی ڕژیم بە فەرمانی خامنەئی گەڕێنرایەوە سەر شەقامەکان، دەیان کەس بە بیانیوی تووڕدانی حەجابی ئەجباری لەلایەن مەئمورانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. هەڵس و کۆتی وەحشیانی ڕژیم کاریگەر نەبووە و ژنان و کشانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبیێران بە شێوەی بەرین سەرپۆشی ناچاری تووڕەدەن و لە شوێنە گشتیەکان پیاسە دەکەن. کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری و تامین نیشتیماعی لە ئەهواز. ڕۆژی سێشەممە 28 خاکەلێەوە خانشینکراوانی کێشوەری و تامین نیشتیماعی لە شاری ئەهواز بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان لە بەردەمۆستانداری کۆبوونەوە. خانشینکراوانی کێشوەری و تامین نیشتیماعی بە بەرزکردنەوەی دروشمەکانی معەلمی زیندانی ئەبێ ئازاد بکرێت، تەنیا لەسەر شەقام دەگەین بە مافەکانمان و حەقدەستەکان ڕیاڵیە و تەوەڕۆم دۆلاریە ناڕزایەتی خۆیان لە ئازدۆخی خراپی معیشەتی نیشاندا. خانشینکراوان خوازیاری چوونە سەرۆیاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و جابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. خۆپیشاندانی ماڵدزراوانی بەهمەن خۆدرۆ، ڕەزایەت خۆدرۆ و تەراوەت نۆڤین. ڕۆژی سێشەممە 28 خاکەلێەوە ماڵدزراوانی بەهمەن خۆدرۆ و شەرکەسەکانی ڕەزایەت خۆدرۆ و تەراوەت نۆڤین لە دوو کۆبوونەوەی جیاوازدا خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. بە وتەی ماڵدزراوانی بەهمەن خۆدرۆ بڕیار بوو زستانی ساڵی ڕابردوو ئۆتۆمۆبیلەکانیان ڕادەست بکرێت، بەڵام هێشتا چارەنووسی حەواڵەکانیان ناڕوونە و هیچ بەرزپرسێکی ڕژیم وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. لەلایەکی دیکەوە ماڵدزراوانی دوو شرکەتی ڕەزایەت خۆدرۆ و تەراوەت نۆڤین بۆ چەندەمین جار دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان دەڵێن 10 ساڵ بەسەر گەندەڵی محەممەد ڕەزا غەفاریدا تێپەڕ دەبێت، بەڵام نە چارەنووسی سەرمایەکانیان دیارە و نە ئەو پاسداری ڕژیم محاکمە کراوە. تێکەڵچوونی خەڵک لەگەڵ هێزەکانی گەشتی ئێرشاد لە ڕەشت. ڕۆژی سێشەممە 28 خاکەلێەوە خەڵکی ڕەشت لە کاتی دەست بەسەرکردنی ژنێکی بێحەجاب لەلایەن گەشتی ئێرشادەوە ناڕەزایەتیان دەربڕی و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بە پێی ڤیدۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هێزەکانی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە ژنێکی گەنجیان لە مەیدانی تاران پارش بە لێدان و ئازار دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە لە شاری ڕەش خەڵکی ئازادیخواز ڕێگەیان لە دەست بەسەرکردنی کچێکی بێحەجاب گرتووە و لەگەڵ هێزەکانی ڕژیم بە شەڕ هاتوون. بە وتەی هاونیشتمانیان ئەگەر ڕژیمی سەرکوتگەر کۆتایی بە هەڵسوکەوتی وەحشیانەی لەگەڵ ژنان نەهێنێت، ئەوە وەڵامی ئاتەش بە اختیارەکانی ڕژیم بە توندترین شێوە ئەدەنەوە. ئێدامەی مانگرتنی بەندکراوانی چەند زیندان دژ بە سزای ئەعدام. ڕۆژی سێشەممە 28 خاکەلێەوە بەندکراوانی سیاسی لە چەند زیندانی ئێران بۆ چەندەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئەعدام مانیان لە خواردن گرت. بە پێی ڕاپۆرتەکان بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی قزڵحەسار، ناوەندی کەرەج، کرماشان، سەقز، نەغەدە، تاران، شیراز، ئێڤین و مەشهەد بە پێی ڕەواڵی سێشەممەی هەر هەفتە دژ بە سزای ئەعدام لە خواردن مانیان گرتووە. بە وتەی مانگرتووان لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕژیمی جنایەتکاری ئیسلامی چەندین بەندکراوی لە سێدارەداوە و ئەگەر کۆمەڵگا کاردانەوەی جدی بەرامبەر ئەو جنایەتە نەبێت، کۆماری ئیسلامی سەدان کەسی دیکە ئەعدام دەکات. خۆکوژی بەندکراوێک لە زیندانی تاڵش. لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوێک لە زیندانی تاڵش بەهۆی گوشاری ناوەندە ئەمنی و قەزایەکانی ڕژیم لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە. بە پێزانیاریەکان بەندکراوێکی تاوانە کۆمەڵایەتیەکان بە ناوی سەعید کوهەن لەمەر بەهۆی ئەشکەنجە و ئازاری مەئمورانی زیندان لە ڕێگەی خواردنی حەبەوە کۆتایی بە ژیانی هێناوە. هەر ساڵە چەندین راپۆرت لەسەر خۆکوژی بەندکراوان لە زیندانەکانی ئێران بڵاو دەکرێتەوە. دۆخی نالەباری بەهداشتی و دەرمانی زیندان، گوشاری دەرونی، بێبەشکردن لە دیدار لەگەڵ بنەماڵە و نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی زۆرترین هۆکارەکانی بەرزبوونەوەی ئاماری خۆکوژی لە زیندانەکانی ئێرانە. دووە هەواڵ کوژران و برینداربوونی چەند ئەندامی حەزبۆڵای لۆبنان لە هێرشی ئاسمانی ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 28 خاکەلێەوە لە هێرشی پەهبادی ئیسرائیل بۆ سەر چەند ئۆتۆمۆبیل لە باشووری لۆبنان فەرماندەیەکی حەزبۆڵا و چەند ئەندامی دیکەی و گروپە کوژران و بریندار بوون.
بە پێڕاپۆرتی مێدیا عەرەبیەکان ئێوارە سێشەممە بەهۆی بەردەمانی ئیسرائیل لە ناوچەی عین بەعالی لە ڕۆژهەڵاتی لوبنان سەرکردەیەکی حیزبوڵڵا کوژراوە و 2 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها ئۆتۆمۆبیلێک لە باشووری لوبنان لەلایەن پاپادەکانی ئیسرائیلەوە کراوەتە ئامانجوو بە پێڕاپۆرتی سپۆتنیکی ڕووسی چەند ئەندامی حیزبوڵڵا بە سەختی بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئەسوود.